لە ساڵی 2019 لە سنووری ئیدارەی ڕاپەڕین جگە لەکردنەوەی نووسینگەی پاسپۆرتی ڕاپەڕین و نوێشینگە وەک دوو داخوازی سەرەکی هاوڵاتیان لە هەمان کاتیشدا هۆبەی ساڵنامە و گواستنەوەی خاوەندارەتی ئۆتۆمبیلیش یەکێکی تر لەو هەنگاوە گرنگانە بوو کە بۆ ساڵی نوێ زۆرترین ئاسانگاری بۆ هاوڵاتیانی سنوورەکە دەکات و لە دوای ئەمەشەوە هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین پێویست نییە بۆ ڕایکردنی بەشێک لە ئیش و کارەکانیان سەردانی شاری سلەیمانی بکەن. لە ڕووی زیادکردنی سەوزاییەوە لە ساڵی 2019 لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەنگاوی گەورە خرایە بواری جێبەجێکردنەوە و چەندین باخچە و شوێنی گشتی سەوزکران و هەڵمەتی فراوانی ڕواندنی چەندین جۆر دار و درەختیش لەلایەن ژینگە پارێزان و چالاکوانانەوە ئەنجام درا کە تێگەڕا سیمایەکی قەشەنگ و وێنەیەکی تری جوانی دەڤەری ڕاپەڕینیان پیشاندا. پرۆژەی ئاوەدانی و تەواوکردنی چەندین پرۆژەی تری خزمەتگوزاری و تەرخانکردنی بڕی چەندین ملیار دینار بۆ دەستپێکی چەندین پرۆژەی تری گرنگ بەشێکی تری ئەو هەنگاوانە بوون کە دەڤەری ڕاپەڕینیان لە ڕووی ڕێگاوبان و پرۆژەی تر جیاواز پیشاندا و بۆ ساڵی نوێش چەندین پرۆژە و پلانی تری گرنگ بۆ ئاوەدانی سنوورەکە جێبەجێ دەکرێن. لە بواری خوێندنی باڵا زانکۆی ڕاپەڕین وەک یەکێک لە گرنگترین ناوەندەکانی پێگەیاندن بە هەوڵی سەرۆک و مامۆستایانی زانکۆ بەردەوامە لە پێشخستنی تواناکانی و داهاتووی گەشی زانکۆش ئاسۆیەکی ڕوونی هەیە. لەسەر ئاستی پەروەردەش لە ڕانیە و قەڵازێ ئەگەرچی گرفتی کەمی بینا هێشتا ئاستەنگە گەورەکەی بەردەم پرۆسەی فێرکردنە، بەڵام لەگەڵ ئەوەشدا پرۆسەی خوێندن لە ئاستێکدایە کە ساڵانە بەشێک لە سەرکەوتوانی قۆناغە جیاجیەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە دەڤەری ڕاپەڕیندان. لە ڕووی تەندروستیەوە دەڤەری ڕاپەڕین پێشکەوتنی گەورەی بەخۆیەوە بینیوە و چەندین بنکەی فریاگوزاری و کردنەوەی چەند سنتەرێکی چارەسەریش لەو هەنگاوە گەورانە بوون کە لە سنوورەکە خرانە خزمەتی هاوڵاتیان. نۆژەنکردنەوەی نەخۆشخانەی گشتی ڕانیە بە بڕی زیاتر لە 700 ملیۆن دینار و دروستکردنی نەخۆشخانەیەکی تری فریاگوزاری بە بڕی 1 ملیار دینار ئەو دوو پرۆژە گرنگن کە لە ساڵی نوێدا جێبەجێ دەکرێن. لە کەرتی تەندروستیدا ڕەنگە تاکە گرفتی گەورە ئەوە بێت کە نەخۆشخانەی 291 بێدی ڕانیە دوای خەرزکردنی بڕی 7 ملیۆن دینار تیایدا هێشتا هەرتەواو نەکراوە و زیاتر لە 30 ملیۆن دۆلاری تریشی پێویستە بۆ تەواوکردنی. لە ساڵی 2019 لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەنگاوەکانی ئاسایش و پۆلیس و دەستگا ئەمنیەکانی تریش ڕێگری چەندین کاری نەخوازراو بوون و سەر و ماڵی هاوڵاتیانیش لە سای کوڕانی ئارامیەوە وەک هەمیشە پارێزراو بوو. ئەمە جگەلەوەی لە ڕێگەی لیژنەکانی قایمقایمەتەوە چەندین تۆن خۆراک دەستی بەسەر داگیرا و ڕێگری لە بڵاوبوونەوەی کرا. لە ساڵی 2019 ئامارەکانی کوشتن و خۆکوشتن لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کەمیان کرد و هەڵمەتەکانی بڵاوکردنەوەی هۆشیاریش بەردەوام بوون. ڕاگەاندنی چەندین کەمپین بۆ ڕۆژئاوا و بەشە بە زۆر داپڕێنراوەکانی تری نیشتیمانیش بەشێکی تری چالاکیەکانی دەڤەری ڕاپەڕین بوون. بوونی چالاکی هونەری و ڕۆشنبیریش وەک هەمیشە لە شارەکەدا بیندرا و هەوڵی خەمخۆرانی بواری هونەر و ڕۆشنبیری ڕێگەیان نەدا هۆڵەکان بەبێ چالاکی و نمایشی جوانی هونەری بن. ئەمە جگەلەوەی شەشەمین فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکانیش لووتکەی چالاکی ڕۆشنبیری و هونەری بوو لە دەڤەری ڕاپەڕین کە لە 3 شەودا بە ئامادەبوونی هەزاران هاوڵاتی چەندین نمایشی جۆرا و جۆر پێشکەش کرا. ڕەنگەوەی لە سنوورەکەدا بەبێ چارەسەر بۆ ساڵی 2020ش بەردەوامی هەبێت بەڕەسمی ناساندنی مەرجی کێلێ لە قەزای پشدەر. بەڕەسمی ناساندنی مەرجەکە دوای چەندین کۆبوونەوە و دانیشتن هێشتا وەک خۆی ماوەتەوە و لە ساڵی نوێژدا هەمووان لە چاوەڕوانی بەڕەسمی ناساندنیدان. تەواوکردنی دووسایدی ناوبازاڕی ڕانیە و پردەکەی قەڵاتزێ و تەواوکردنی ڕێگای سەرەکی ڕانیە دوکان و مۆنەمێنتی ڕاپەڕین لە ڕانیە و مۆنەمێنتی شەهیدانیش لە قەڵاتزێ بەشێکی تری ئەو پرۆژە گرنگانن کە پێویستە لە ساڵی نوێدا تەواو بکرێن و هەمووانیشی خستۆتە چاوەڕوانیەوە. هونەر ڕەسوڵ، گەلی کوردستان.